ئاماژە بە کاریگەری سۆشال میدیا و شرۆڤەی دەرهاویشتە جیاوازەکانی ئەکەین لەسەر کۆمەڵگا. دەپرسین ئاخۆ مێتاڤێرس بەرەو کۆمان دەبا و باس لە داهاتووی ئینتەرنێت و ژیانی خەیاڵی گریمانەی ئێستا و دوای چەند ساڵێکی دیکە دەکەین. پرۆگرامی مێتاڤێرس هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 5 ئێوارە لە رادیۆ و سۆشال میدیای کوردستان 24 پێشکەشەکرێت. ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە سۆشال میدیا. من دکتۆرە سارا موحسینم بە یارمەتی هەردوو هاوکارم سەرکار و ئاری پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. لە تەوەر و بابەتی ئەمڕۆماندا تیشک دەخەینە سەر ئەو زمانەی کە بەکاربەرە بۆ ئاخاوتن و بۆ نووسین لە نێو هەر یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە ڕۆژانە بە ملیارەها بەکارهێنەری هەیە لە سەرتاسەری دنیادا و هەڵبەتە لە هەرێمی کوردستانیش کەم تا زۆر هەر یەکێک لەم تۆڕانە بەکارهێنەری خۆی هەیە و بە زمانی کوردی ئاخاوتنی لە ڕێگەیەوە ئەکات یاخود لە ڕێگەیەوە ئەنووسێ. زمان بۆ خۆی یەکێکە لە سەرەکیترین و کاریگەریترین ئامرازەکانی پەیوەندیکردن. ئەمە جگەلەوەی کە دەتوانین بڵین ئاماژەیە بۆ کللتور، ئاماژەیە بۆ شارستانیەت و فەرهەنگی گەلان. زمانی ڕاگەیاندنیش لەم نێوەندەدا لە سەرنجامی گەشەکردنی فۆرمەکانی میدیا، ئامرازە جیاوازەکانی میدیا دەتوانین بڵین سەری هەڵداوە و وردە وردە گۆڕانکاری بەسەردا هاتووە و چەندین لق و پۆپی لێبۆتەوە، وەک ئەوەی کە زمانی رادیۆمان هەیە، زمانی تەلەڤیزیۆنمان هەیە و هەروەها زمانی چاپەمەنیەکانمان هەیە و لە ئێستاشدا زمانی ئەلکترۆنیمان هەیە کە زمانی سۆشیال میدیا بەشێکە لە زمانی ئەلکترۆنی. بۆیە دەتوانین بڵین لە ڕووی پۆلێند بەندیەوە زمانی ڕاگەیاندن دەچێتە قاڵبی بەشی چوارەمی یاخود جۆری چوارەمی زمانەوە. زمانی ڕاگەیاندن لێرە و لەوێ دەتوانین بڵین کە زۆر لەلایەن میدیاکارانەوەی لەلایەن ڕۆژنامە نووسانەوە بەکار دەهێنرێت. ئەگەر چی لە ئێستادا وەکو پێویست زمانی میدیا ڕێک نەخراوە بەهۆی ئەو شێواویەی کە لە نێو میدیادا هەیە. ئەگەر چی بۆ خۆی میدیا یەکێک لە ئەرکەکانی پاراستنی زمانە، پاراستنی فەرهەنگە، بەڵام ئەوەی کە ئێستا دەبیندرێت بەڕاستی نەک هەر زمانی ڕاگەیاندن نییە، بە تایبەتی مەبەستم لە زمانی نێو سۆشیال میدیایە، بەڵکو دەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر دوورە لە ئەخلاقی بەکارهێنانی زمانی ڕاگەیاندنەوە کە هەڵبەتە ئەمەش هۆکاری خۆی هەیە، یەکێکیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە میدیای ئەلکترۆنی تاوەکو ئێستا ڕێکخستنی ئەو تۆی بۆ نەکراوە. ئەمە تەلەڤیزیۆنێک نییە، ئەمە رادیۆیەک نییە، چونکە دوجار ئەمە میدیای تاکە کەسە. بۆیە ئەم پەرشوبڵاویەی لە نێو زمانی کوردیدا هەیە تا دێت دەتوانین بڵین زیاتر گرفتی بۆ دروستە بێ و کە بەپێی ڕای هەندێک لە پسپۆڕان زەحمەتە ئەمە بچێتەوە سەر ڕێچکەی خۆی. بۆیە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە ئەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە دوو بەڕێزن، هەردووکیان پسپۆڕن لە بواری زمان. یەکێکیان دکتۆر مستەفا زەنگەنەیە کە بەڕێزیان نووسەر و مامۆستای زانکۆن هاوکات بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کوردستان 24 لە شاری سلێمانی. پرۆفیسۆر دکتۆر شیلان عومەرمان لەگەڵە. زۆر بەخێرهاتنتانەکەین و سپاسی ئامادەبوونتانەکەین. جەناب تو پرۆگرامەکەش دەکەین. زۆر سپاس. ئێوارە باش دکتۆرە شیلان. دکتۆر گەرمایکەکە. ئێوارەی ئێوەش باش، ساڵتان لەبێت. سپاسی ئامادەبوونت دەکەین بەم گەرمایە جەناب تۆمان هێنایە ناو ستۆدیۆ. سپاست دەکەین. زۆر سپاس. دکتۆرە شیلان، ئێمە دەزانین لە ئێستادا سۆشیال میدیا یەکێکە لەو ئامرازانەی ڕاگەیاندن کە زۆرترین بەکارهێنەری هەیە، هەڵبەتە لە بەرامبەر ئەو خەسڵەتە زۆرانەی کە هەیەی لە ڕووی ئاسانی بەکارهێنان و لە ڕووی ئەو فەزا ئازادەی کە بۆ بەکارهێنەرانی ڕەقساندووە. لەم نێوەندەدا
ئێمە زۆر جار تووشی گەنگەشە و زۆر جار تووشی گفتوگۆی زۆرە بین لەسەر لایەنە نەرێنیەکانی سۆشیال میدیا وەک کاریگەریترین ئامرازی پەیوەندی جەماوەری. بەڵام جاران کاتێک کە ڕۆژنامەیەکمانە خوێندەوە یاخود بە شێوازێکی گشتی چاپەمەنیەکمان تەماشا کرد دەمانبینی لەناو ئەم چاپەمەنیانەدا لەناو ڕۆژنامە و گۆڤارەکاندا کۆمەڵێک وشەی داتاشرا و یاخود با بڵین بیانی لە نێو ڕۆژنامەکانە هەبوون کە ئەمە زۆر جار گلەیی بۆ پسپۆڕانی بواری میدیا و لەگەڵیشە پسپۆڕانی بواری زمانەوانی دروستە کرد. بەڵام ئێستا ئەڵێن چی بۆ ژینگەی سۆشیال میدیا کە بۆتە مەکینەیەک بۆ بەرهەمهێنانی هەموو ئەم وشە داتاشراوانە یاخود ئەم هەموو وشە بیانیانی کە کەوتۆتە نێو ژینگەی سۆشیال میدیاوە لەلایەن بەکارهێنەرانەوە ڕۆژانە بەکارە هێنرێ کە هەندێکیان بەڕاستی مەفهومەکەی ڕوون نییە، بە ئاسانی ناتوانی لی تێبگەیت. بەڵێ سەرەتا دەستخۆشی لە جەنابتو لە بەرنامەکە دەکەم بە خێراتێکی گەرمی هاوکارم جەنابی کاکتۆر مستەفا دەکەم سەبارەت بەو پەسەندکردن و ناساندەی کە جەنابتان لە سەرەتای بەرنامەکەدا بۆ زمان کردتان ئەوە بریتی بوو لەو پێناسە و ناساندە نەرێتیانەی کە بۆ زمان کرابوو لە پێشە. ئێستا لە ئەم باهۆزی جیهانگیریە و لەم سەدەی مردنی زمانەکان و لەم باڵادەستی زمانی ئینگلیزی بە تایبەتی و هەش زمانە فرە بەکارهێنەرەکە لە جیهانە پێناسە و پەسەندکردنی نوێ بۆ زمان هاتوتەکایەوە. زمان تەنها کەناڵێک نییە بۆ پەیوەندی گرتن بۆ گواستنەوەی زانیاریەکان بەڵکو خودی زمان بریتیە لە خودی بنیات و پێکهاتەی شتەکان، بریتیە لە ئەو هەبووی کە ئاماژەی پێەیە. بۆیە زمان تەنها ئاماژە نیە بە مێژوو بە کلتور بە ڕەسەنایەتی بەڵکو خودی زمان خۆی مێژوو و ڕەسەنایەتی و فەرهەنگ و کللتوری هەموو نەتەوەکانە. زمان شارستانەتەکان دروست دەکات، هیچ شارستانێتێک بەبێ زمان نییە. بۆیە زمان ئەو پانتایانەی بڕی کە پێشتر تەنها لە بوارێکی وەکو هۆکارێک کەناڵێک ئامرازێک ئاماژەی پێئەدرا بەڵکو پێناسە کراوە بەوەی کە خۆی بنیات و بنەمای هەموو هەبوویەکە کە ئاماژەی پێدەدات. سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت ئێمە سروشتی زمان بریتیە لەوەی کە هیچ زمانێک لە دنیایان نییە کە ئەم زمانە لە سەدی گەنجی وشەکانی بریتی بێ لە وشەی ڕەسەنی زمانەکە خۆی. سروشتی هەموو زمانێک وایە کە بەلایانی کەمەوە لە سەدا 30 بەرەوسەری وشەکانی وشەی خوازراون وەرگیراون. ئەگەر هاتو زمانێک ئەم سروشتەی نەبێ ئەوە بە زمانێکی لە کارکەوتو و بە زمانێکی مردوو دانرێت. زمانێکی وەک زمانی ئینگلیزی کەیەکی کە ئێستا لە 8 زمانە زیندوەکەی جیهان کە لە سەر و ئاخێوەرانی ڕەسەنی زمانەکەەوە 100 ملیۆن قسە پێکەری هەیە. ئەم زمانە لە سەدا 70 وشەکانی وشەی خوازرا و وەرگیراون لە زمانانی ترەوە، لە سەدا 30 وشەکانی وشەی ڕەسەنی زمانەکە خۆیەتی و ئەمەش زۆر ئاسایی و سروشتیە. بەڵام ئەوەی کە نائاساییە ئەوەیە کە ئەو میلەتانی کە خاوەنی ئەو زمانانن ئەبێت دەستگایەکیان هەبێت یاخود ئەکادیمیایەکیان هەبێت بۆ جڵەوگرتنی زمان، بۆ پاڵفتەکردنی زمان، بۆی کە وتمان لەم باهۆزی جیهانگیریە و لەم باڵادەستی زمانەکانی جیهان و بەتایبەتی زمانی ئینگلیزی و لەم سەدەی مردنی زمانەدا ئاگاداری زمانەکە بن کە بەرەو ئەوە نەڕوات تووشی داخوران و دواتر لە ناوچوونیش بێت. ئێمە بەداخەوە لە ئێستادا لە لای کورد بۆ مامەڵەکردن لە گەڵ زمان لەم جیهانگیریە ئەم دەستگایەمان نییە کە بریتی بێ لە دەستگایەک بۆ جڵەوگرتنی زمانەکەمان بۆی کە ئێمە هەر وشەیەکمان وەرگرت ئەم وشەیە ئەبێت ئێمە بەپێی پێوەرەکان بە پێوەی ئیستانداردەکانی زانستی زمان مامەڵە لەگەڵ ئەم وشەیە بکەین و بەکاری بێنین. طبعاً زمان جۆری زۆرە، ئێمە زمانی باڵامان هەیە، زمانی ستانداردمان هەیە، زمانی ئەدەبی زانستی، یەکێک لەو جۆرانەی کە تەوەری بابەتەکەی ئەمڕۆ ئێوە ئەگرێتەوە زمانی ڕاگەیاندنە. وە لە ناو زمانی ڕاگەیاندنیشە ئێمە خوێنرا و بیسترا و بینراومان هەیە، بەڵام ئەوەی کە زۆر کارا و کاریگەر بێت بریتە لە زمانی سۆشیال میدیا لەبەرەوەی کۆکەرەوەی یاخود زمانی ئەلکترۆنی کۆکەرەوەی هەر سێ جۆرەکەی تری زمانی میدیایە کە ئەمە وای کردووە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تاکەکان هەبێت ڕنگدانەوە لەسەر تاکەکان و لە ناویشیانە لەسەر زمانەکان. دکتۆرە شیلان دواتر ئەگەڕێمەوە لات سەبارەت بەوەی کە ئێمە تاوەکو ئێستا
سنتەرێکی زمانەوانی گونجاومان نییە کە وەکو جۆرێک لە فلتەردانان بێ سەبارەت بەو وشانەی کە دێنە نێو ڕاگەیاندنی کوردی و یاخود بەکارەخرێن لە نێو سۆشیال میدیادا لەسەر ئەو کاریگەریەی کە باست کرد سەبارەت بەو زمانەی کە بەکارەهێنرێ لە نێو سۆشیال میدیا. پرسیار ئاراستەی دکتۆر مستەفا ئەەکەم. دکتۆر مستەفا زمان شوناسە، زمان کللتورە بەڕاستی، بەڵام لێرە و لەوێ دەبینین لە ئێستادا زمان کاریگەریەکی وای دروست کردووە زۆر جار ئەم کاریگەریە بە ئاقارێکی خراپدا ڕۆشتووە. هەڵبەتە مەبەستم لەو زمانەیە کە لە نێو سۆشیال میدیا بەکارە. ئاخۆ ئەم فەزای سۆشیال میدیایە کاریگەریەکەی هەمووی ئەچێتە ئاراستەی لایەنە نەرێنیەکەەوە بۆ زمانی کوردی یاخود بە پێچەوانەوە کاریگەری ئەرێنیشی هەیە ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە. سپاس بۆ بەڕێستان و بۆ دکتۆرە شیلان. لە ڕاستیدا ئاماژەیەکی باشی بۆەوە کرد کە زمانەکانی دنیا هەمووی هیچی 100% وشەکانی وشەی خۆماڵی نییە و لە ڕاستیدا 4 گروپ وشە هەن کە ئەو گروپانە بەشداری دەکەن لە پێکهاتەی زمانێکی دیاریکراودا. یەکێکیان ئەو شانن کە وشەی خۆماڵی مفتن کە مڵکی ئەو زمانەیە کوردی ئینگلیزی کۆمەڵی وشەی هەیە خۆیەتی ناسنامەکەی بە ناوی خۆیەوەیەتی. کۆمەڵی دوم ئەو شانن کە سەر بە خێزانی زمانەکەی خۆتن بۆ نمونە وشەیەکی ئەفغانی وشەیەکی ئینگلیزی وشەیەکی فارسیە کەوێتە ناو زمانی کوردیەوە کۆوایە دوو خوشک لە ماڵێکە چاکەتی یەکتری یا کراسی یەکتری بەکاربێنن کەسی شێخەیان ناگرێ بڵێ تۆ بۆ ئەوواکەی لەبەرەوەی هەردووکیان لە یەک خێزان. گروپی سێم ئەوەیە ئەو شانن کە بیانین وشە بیانیەکان ئەوەیە نەهی خۆتە نەهی سەر بە خێزانی زمانەکەی خۆتە سەر بە زمانێکی جایە ئەوە دێتە ناوەوە. وەست چوارەم گروپی چوارەمیش ئەوەیە زاراوە جیهانیەکانن ئەو زاراوانی کەوا داهێنانە زانستیەکان و بوارجیاجیەکان ڕۆژانە دەیهێنن ناوە لە دایک دەبن ئەوانش دێنە ناو زمانەوە. زمانی کوردی یەکێکە لەو زمانانەی بایەخی پێنەدراوە و وەکو ئاماژەی پێکرد دکتۆرە ئەو لایەنێکی پەیوەندیدار نییە کە بتوانێت شەنوکەوی بکە بۆ ئەوەی ئەو شانە کەمتر بکاتەوە بەرامبەر بۆ یامە چی بەکاربێنین بەپێی یاساکانی زمان و لێکدانی مۆرفیمەکانی زمان بۆ دروستکردنی زاراوەیەکی دیاریکراوە. لە ڕاستیدا خۆی ئەم شەپۆلە بەرگەی لێ ناگیرێ، یعنی کەس نییە بتوانێت لە هیچ زمانێکی دنیادا بەرگەی ئەم شەپۆلە بگرێت کە نەیە لێ وشەیەک بێتە ناو وشەیەکی بیانی بێتە ناو زمانەکەتەوە هەردێ، چونکە وشە وەکومەلێکی باڵدار وایە ئەڕوا ینی جاری وا هەیە وشەیەکی خۆت وڵاتێک زمانێک بەکاری دێنێ چێتە دەرەوە دوای تۆ وەرەگریتەوە بەغەڵت وازانی زمانی ئەوە لە کاتێکە ئەسڵی وشەکەی هی خۆتە. ئێمەتی جیهانی هەر خۆی مەسەلەن ئێستا سۆشیال میدیا کراوەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان، بەڵام ئەوەی کە باوە زیاتر ئێ سۆشیال میدیاکەیە کە لە سەرتاسەری دنیادا سۆشیال میدیا لێرە دوو ڕۆڵ دەبینێ، ڕۆڵێکی ئەرێنیە ڕۆڵێکی نەرێنیە. ئەوەی کەوا ئەرێنیە ئەوەیە ئەو دەقانی کە پەیڕەوی یاساکانی زمان دەکەن و هەوڵ دەدەن سیاقێکی جوان و با بڵێن یاساکانی زمان لە بواری وشە سازی لە بواری ڕستە سازی لە بواری واتاسازی جێبەجێ دەکەن و ڕستەکان داڕشتنیان ڕێزمانی کوردیان لەسەر ڕێزمانی کوردی دای دەڕێژن و یانی ناچنە سەر ئەوەی کەوا داڕشتنەکە خەلەلێکی ڕێزمانی تابێ. کێشەی ئێمە زیاتر لەوەدایە ئەگەر بێت و پشتی ڕێزمانەکە بشکێنین. سۆشیال میدیا ئێستاکە هەندێک خەڵک کە هاتوونە قسە دەکەن بۆ خەڵکی یان شت دەنووسنەوە یاساکانی زمان تێک دەشکێن ئەوە نەبێ هەروشەی بیانی بەکاردێنن. ئەمە کێشەکە لەوە گەلێ گەورەترە. بۆ نمونە تۆ تەماشا بکە زمان ئەگەر دوو ئەرکی هەبێ با بڵێن ینی با بڵێن لایەنێکیان خۆی زمان چییە؟ زمان ئەو دەفرەیە کە بیری مرۆڤ دەگوازێتەوە لەگەڵ هەستی مرۆڤ. ئێمە دەبێت ئاماژە بە هەستی مرۆڤ بکەین. ئەگەر هاتوو واتاکە یعنی ئەگەر زمانێکی خراپی بەکارهێنا خۆی زمانەکە خراپ نییە، بیرەکە خراپە. ئەو بیرەی کە خراوتە ناو ئەو چوارچێوەیەوە بۆ دەربڕین کەواتە ئێمە بێت مامەڵە لەگەڵ بیرەکانە بکەین. دووەم ئەو سۆزەی کە ئیخاتە سەری چ سۆزێکە بۆ ئەوەی کەوا خەڵگوا لێ بکە تووشی شکستی بکە، خەڵگوا لێ بکە دوورکەوێتەوە لە زانست، خەڵگوا لێ بکە بێ ئومێدی لەلا بێ، خەڵگوا لێ بکات جنێو فرۆشی لەلا پەیدا بێ، خەڵگوا لێ بکە کە ئەتر هیچی وایەکی نەمێنێ. ئەنی تۆ تەماشای ماشێتەکان کە ئەوانی کەوا خوێنرێتەوە ئەوەی کە ئەبیسرێەوە ئەوەشی کەوا دەبینرێ. مەسەلەن پێ دەڵێ ئای لە پێکەنینە خەریکە بمرم، شتێکت بۆ بڵاو کە سێرکە شتێکی ئەخلاقیە، ئەمە چه علاقەی بەوە یا سێرەکە
مناڵێکی داون کە مەغۆلە پیشانیەدا چۆن بیبسیە خواتەوە ئەو لەوێ ئەو نووسینە یعنی هەڵخەڵەتاندنێکی تێدایە کەواتە ئێمە نەک هەروشەکان بەڵکو یاساکانی زمان و ئەو سۆزەی کە ئەخرێتە سەر بەزێنراوە باردەکات. دەستخۆش دکتۆر مستەفا ئەگەڕێمەوە لای دکتۆرە شیلان لە ستۆدیۆی کوردستان 24 لە سلێمانی. دکتۆرە شیلان لە ناو قسەکانی دکتۆر مستەفا شتێک بۆ من دروست بوو بەڕاستی ئەی بەستمەوە بەو نەبوونی چاودێریە بەسەر زمانی کوردیەوە بە شێوازێکی گشتی مەبەستم لە زمانی میدیایە لە هەموو ئامرازە جۆرا و جۆرەکانی ڕاگەیاندن. ئەم پاشاگەردانیە ناگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە من لە درێژەی قسەکانی دکتۆر مستەفا ئەمە بۆ من ڕوون بۆەوە بەڕاستی تێکەڵەیەک هەیە لە ئێستا لە نێو زمانی ئاخاوتن و زمانی زانستی و زمانی میدیا و زمانی ئەدەبی هەست ناکەن ئەم پاشاگەردانیەی دروست کردووە. باشە ئەمە هۆکاری سەرەکی نییە. ئەمە جگەلەوەی کە باست لە بوونی سنتەرێک کرد ئێمە دەزانین لە ئێستادا خودی ڕۆژنامە نووسەکانمان شارەزایی ناڵم شارەزایی ئەوتۆ بەڵکو هەر شارەزاییان نییە لە زانستی زمانە بەداخەوە من بەڕاشکاوی دەڵێم ئێوە وەکو پسپۆڕانی بواری زمان کە ئەمە ئاراستەی تۆ و دکتۆر مستەفاشەکەم کە لەگەڵ مادانیشتووە بەڕاستی هەوڵتان نەداوە دەستگایەکی چاودێری دروست بکرێت چکە ئێمە زۆر جار لە چوارچێوەی ئەو پاشاگەردانی کە هەیە بۆ میدیای کوردی باز لە بوونی دەستگای چاودێری ئەەکەین باسی یاسای باشەکەین باسی مەرجعیەتەکەین کە سەرپەرشتی پرۆسەی میدیا بکە ئەی خودی زمانەکە کە بە گەوهری میدیا ئەناسرێت پێویستی بەوە نییە کە هاو ئاهەنگیەک هەبێ لە نێوان پسپۆڕانی بواری زمان لەگەڵ دامەزراوە میدیایەکانە و هەروەها ڕێک خستنەوەیەک بۆ نێو سۆشیال میدیا. ئەمەی جەنابەت ئاماژەت پێدا لە دوو پرسیاردا خۆی دەبینێتەوە. پرسیاری یەکەمیان ئەوەیە کە ئەم پاشاگەردانی کە هەیە لە ناو سۆشیال میدیایە کە تێکەڵاویەک بە نێوان زمانی ئاخاوتن و جۆرەکانی تری زمانە ئەمە ئاساییە لە ناو هەموو تاکەکانی کۆمەڵەیە هەبێت ئەبێت دەسەڵاتدارێتی ئەو نەتەوەیە سیاسەتی زمانی و پلانی زمانی و فەلسفەی زمانی هەبێ کە بەداخەوە لە ئێمە ڕاستە یاسای زمانە فەرمیەکان هەیە کە لە ساڵی 2014 لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچووە بەڵام تا ئێستا ئێمە پلانی زمانی و سیاسەتی زمانی و استراتیژی زمانیمان نییە و لەسەر فەلسفەی زمان ڕێنەکەوتوین کە بەداخەوە تاکە هۆکارێک کە تا ئێستا ئێمەی وەکو نەتەوە هێشتۆتەوە زمانەکەمانە چکە تا ئێستا ئێمە بەداخەوە سنوورەکەمان ئەم سنوورەکەمەی کە هەمانە لە باشووری هەرێمی کوردستان تا ئێستش یەکلایی نەبووتەوە سەقامگیر نیە و لەژێر هەڕەشە و مەترسیدایە جگە لە کوردستانی گەورە کە ئێمە باسی لێوە بکەین. ئەینجا بنەماکانی بوون بە نەتەوەیی بوونی ترمان هەمووی لە بواری جێبەجێکردنانی تاکە شتێک کە ئێمە هێشتبێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە جیاکاتەوە لە نەتەوەکانی تر زمانە و تاکە شتێکیش کە تا ئێستا ئێمەی نەکردووە بە نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زمانەکەمانە ئەگەر ئێمە زمانمان عەرەب یا تورکیا فارس بووە ئەوە ئێستا ئێمەش بەشێک بووین لەو دەوڵەتانەی تر بۆیە ئەبوایە بەڕاستی زۆر هەستیارانەتر و پەرپرسانەتر و مامەڵەتمان لەگەڵ ئەم پرسی زمانە بکردایە کە بەداخەوە من سەبەبی هۆکاری سەرەکی ئەگەڕێمەوە بۆ دەسەڵاتدارێتی حکومڕانی کورد کە لە ماوەی 31 ساڵی ڕابردوودا نەهاتووە استراتیژێک و پلانێک و سیاسەتێکی تۆکمە بۆ جڵەوگرتنی زمان بۆ پتەوکردنی زمان بۆ بەشکۆکردنی زمان نەک ئەوە بە پێچەوانەشەوە مامەڵی لەگەڵ ئەم دۆخە کردووە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین بەرەنجامی ئەو سیاسەتە هەڵانەیە کە ئێمە لە ئیتر پێمان زانی بێ یاخود پێمان نەزانی بێت لە دامەزراوە حکومڕانیەکانەوە کردومانەیتر لە وەزارەتی پەروەردەوە بێ لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بێ کە بەرپرسە لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن وەزارەتی پەروەردە کە بەرپرسە لە پرۆگرامەکانی دکتۆرە شیلان پشکی شێری بەرەکە زۆر ڕاستە ئەمە واقعە بەداخەوە واقعێکی تاڵیشە بەڵام ئێوە خودی ئێوە چیتان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمبار و دۆخە نەگونجاوی کە ئاماژەی پێ ئەەکەی تاوەکو ئێستا هەوڵ و تەقەلای بەڵێ فەرموو بەڵێ ئەمە بەڵێ بەشی دووەمی پرسیارەکەی جەنابەت ئەمە بوو کە ئێمە چیمان کردووە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە زانکۆی سلێمانی پێم وایە لە لای جەنابی کاکتۆر مستەفا و هەموو بەڕێزانیتر لە هەر شوێنێکی زانکۆیەکی کوردستان بن ئەمە هەوڵیان داوە ئێمە بە دڵنیای بە وەکو ئەوترێ بە دیاریکراوی لە 2012ەوە بە یاداشت بە کۆنفرانسات بە توێژینەوەی زانستی بە
چاوپێکەوتن بە چوونە لای بەرپرسەکان لە هەر بوارێک کابێت ئەم بە ئاگاداریم ئاگانامەیەمان ناوە کە ئێمە ئەبێ لە خەمی زمانابین بۆ نمونە چەندین جار پێشنیازمان کردووە کە ئێمە ئەبێت زمانێکی فێرکردنی یەکگرتومان هەبێت لە سەرتاسەری هەرێمی کوردستانە کە بەداخەوە تا ئێستا ئەوە جێبەجێ نەکراوە لە هەر دەڤەرە و بە زمانێک بەرنامەکانی خوێندن خوێنرێت کە ئەمە خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ داخورانی زمانەکەمان ئەمە کە ئێمە بەیاداش لە وەزیری پەروەردەی پێشووی یاومانە ئینجا خاڵێکی تر بۆ نمونە بە ئینگلیزیکردنی بابەتەکانی زانست و ماتماتیک بوو کە ئێمە پێچەوانەی ئەمە بەڕاستی داوامان کرد کە بە هیچ شێوێک نابێت ئەمە بکرێ بەرامبەر زمانەکەمان چونکە کاتێک زمانەکەمان ئێمە لە کار خست خۆشمان دەمرین چونکە مردنی زمان واتە مردنی نەتەوەیەک ئەمە بە تەواوەتی پشتڕاست کراوەتەوە خاڵێکی ترەوەیە کە ئێمە پێشنیازمان کردووە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کە ئەبێت هەر دەستگایەکی ڕاگەیاندن بەڕاستی ڕاوێژکارێکی زمانی لێبێت بۆ ئەوەی ئەو پاشاگەردانە نەبێت کە بەداخەوە دەستگاکانی ڕاگەیاندن بە زمانیان کردووە کە وەکو جەنابەت فەرموود هەر پێشکەشکارێک یاخود هەر بەڕێزێک کە بابەتێک ئامادە دەکات ئێمە هەموو دامەزراوەیەک زمانێکی تایبەت بەخۆیە زمانی ڕاگەیاندنیش کۆمەڵێک بنەما و یاسا و ڕێسای تایبەتی بەخۆی هەیە کە ئەبێ ڕەچاوکرێت کە بەداخەوە ئەمانە ڕەچاو ناکرێت ئێمە داوامان لە شارەوانەکان کردووە کە ئەبێت ڕاوێژکاری زمانی هەبێت کە ئەبێت دەستگایەک لە ناو شارەوانەکانە هەبێت وەکو چاودێر کە شەنوکەوی ئەو ناوانە بکات کە لەسەر تابلۆکان هەیە کە بەداخەوە ئەگەر ئێمە بە ناو تابلۆکانی ناو شارەکانمانە بگەڕین هەست بە هەژاری زمانی کوردی ئەەکەین هەست بە بێکەسی زمانی کوردی ئەەکەین کە چۆن ئێمە هاتووی زمانی کوردیمان کردو بە زمانێکی پاشکۆ بە زمانێکی لاوەتی و زمانی ئینگلیزی یاخود زمانێکی ترمان باڵا دەست کردووە و بۆ زۆر لایتری ئێمە پێشنیاز و ڕاستپاردە و ئاگانامە و کۆمەڵێک شتمان کردەوە بەڵام بەداخەوە لە ماوەی 10 ساڵات تا ئێستا ئێمە هیچ وەڵامدانەوەیەکمان بەدەست نەگەشتووە. دەستخۆش دکتۆر مستەفا دکتۆرە شیلان باسی لە کۆمەڵێک هۆکار کرد کە ئەمانە دەتوانین بڵین بوونەتە ڕێگر لەسەر ئەوەی کە تاوەکو ئێستا نەتوانراوە زمانی کوردی لە ناویشاندا زمانی ڕاگەیاندن بە پارێزراوی بمێنێتەوە بەڵام لە پاڵ ئەو هۆکارانەدا نایگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە مەسەلەن ئەو ناوچەگەرێتیە زاڵە بەسەر زمانی کوردیدا ئەمە لەلایەکی تر ئێمە کۆمەڵێک شێوەزاری ترمان هەیە ئەمانش بۆ خۆی هۆکارن لە پاڵم هۆکارشدا هەر فەزای سۆشیال میدیا فەزایەکە کە کۆنتترۆل ناکرێ یعنی ئەمە موئەسسەیەک نییە کە تۆ بتانی داوای لێ بکەی بڵێ پابند بەم کۆمەڵە دەستەواژە و بەم کۆمەڵە هێما و ڕەنووسانەوە چکە دوجارمە میدیایەکی تاکە کەسیە بەڕاستی بۆیە تۆزێک ڕێخستنەوەی زەحمەتە ئەمانە لە پاڵیا هەز ناکەی هۆکارێکی سەرەکین لە پاڵ ئەو هۆکارانەی کە دکتۆرە شیلان ئاماژەی پێکرد ئەوەی دکتۆرە ئاماژەی پێکرد ئەو خاڵانە خاڵی گرنگن من پێشەوەی کە بەس لەوە بکەین بڵێن سوۆسیال میدیا ئەو کۆمەڵە خاشاکە دێنێ خاتە ناو زمانەوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر سەیری دەستگا فەرمیەکانی حکوومەتیش بکەین ئەرکەکانیان لەو کەمتر نییە بۆ تێکدانی زمان ئەگەر تەماشای ئەو نووسراوە فەرمیانە بکەین لە دەستگاکانی فەرمی حکوومەتەوە دەردەچێ بڕوا بکە یەک تاکە نووسراوێک نابینی کەوا هەڵی زمانی تێدانەبێ بۆ چونکە ئەوانەی دای دەڕێژن هیچیان پسپۆری زمان نین بۆیە خۆی دەسەڵات لایەنی یەکەمە هێزی یەکەمە بۆ ئەوەی بتوانێت زمانێک کۆنتترۆل بکە بەرەوچی ئاراستەی بکە بەرەو گەشە سندن وەکە بوو بە زمانی فەرمی زمان ئەگەر زمانی فەرمینە بێ هەر ناوچێ لە شێوەزارەکەی خۆی بەکار بێنێ و وردە وردەوانە کرێ زمانی ستاندارد دروست ببێ ئەمە بەڕاستی کێشەیە کە ئێمە ئەسڵەن ئەگەر هەوڵ نەدەین بۆ ئەوە خۆمان هەوڵ ئەدەین بۆ ئەوەی زمانەکەمان پارچە پارچە ببێ و شێوەزارەکان دابڕێن لە یەک و ئەو کاتە کە بوو بە دوو زمانی جیاواز ئەو کاتە دوو میلەتی جیاوازین بۆ ئەمە زۆر شت کراوە زانکۆکان شتیان کردووە و وەکو ئاماژەی پێکرا ئەو با بڵین تۆژینەوانی دەکەین ئەو کۆڕ و کۆبوونانەوە کە دەکرێت ئەو سمینارانەی کە دەکرێت ئەو کۆنفرانسانە دەکرێت لەسەر زمان ئەمانە هەمووی هەوڵدانە بەڵام کە نەچووە بواری جێبەجێکردنەوە کەوا لایەنی فەرمی دەوڵەتە ئەوانە ئەو بازنەی کارکردنەکانیان یان کاریگەریەکانیان زۆر بچووک دەبێت من بۆ لێرەوە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە قسەیەک دەکەم و ئاراستەکەشم قسەکەشم ئاراستەی حکوومەت دەکەم ئێمە
لیژنەیەکمان پێکێنا بە ناوی لیژنەی چاکسازی زمان و ئەو لیژنەی چاکسازیە من و دکتۆرە کوردستان پێ هەڵساین کوردستان مکوریانی دوو مامۆستای بەڕێزمان لە دهۆکەوە هێنا بۆ ئەوەی شێوەزاری کرمانجی سەرو ئەوان باڵە دەستن تێیدا لە سلێمانی دکتۆر محەممەد مەحوی لەگەڵ دکتۆر هۆگرمان هێنا لە کەرکووک دوو دکتۆرمان هێنا و لە خانەقین دوانمان هێنا دکتۆر محەممەد زەهاوی بوو یەکیچان و بەندەی مخلص لەگەڵ دکتۆرە کوردستان ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد و ئەو کاتە پرۆژەکەمان دایە سەرۆکی جەنابی سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود و لیژنەکەی بینی قسەی لەگەڵا کرد و زۆر بەدڵی بوو کارەکەی بەدڵ بوو و ئەو ئاراستەکردنی کەوا ئێمە لەو پرۆپۆزڵی تەقدیممان کرد بوو لەو پێشنیازانەی لەو پرۆژەی کەوادا بوومانێ هەموو ئەو باسانەمان کرد بوو و ئێمە بڕیارماندا بوو یعنی مەسحێکی مەیدانی تەواو لە هەموو شار و شارۆچکەکان بکەین بۆ زمانی کوردی و وشە و زاراوەکانی هەموو باڵندە و جا و گژ و جا و دەڵ و دان و فلان هەموو ئەو شانە کۆکەینەوە بە پێی ناوچەکان و فەرهەنگێکی یەکخستنی فەرهەنگی کوردی بکەین ئەمە یەک دوو ئێمە لە ناو بازاڕەوە دەست پێ بکەین لەو تابلوانەی ئێستاکە چتە هەندێک گەڕک لە شارەکانە بڕواکەی نازانی ئەچتە کوردستان یعنی بۆ نمونە من کاچمە سەرچناری سلێمانی هەستەکەم ئەو تابلویانە لە بەسرا و مەسرا دەچێ لێرە دەچمە ئەو ستیانی کەوا لە هەولێرە هەیە هەستەکەم هیچێکی ناوێکی کوردی نییە هەمووی کۆمەڵە ستی دروست کراوە ناوێکی کوردی بە نییە ئەمانە 10 ساڵی تر وەختی خۆی دەوڵەتان کە دەهاتنە کوردستان ناوی گوند و چیا و دۆڵەکانیان دەگۆڕی بە ناوی بە وشەی زمانەکانی خۆیان ئێستش ئەوە لە فەرهەنگانی ئێمە ماوە پاش 100 ساڵی کەش بێن داوای کەنەڵێنەوە وەختی خۆی مڵکی ئێمە بووە ئەمانە یعنی من لە نامەی دکتۆراکەما باسم کردووە کەوا کەرکووک کە کوردستانیە بەچی بە وشەکانی ڕنگ کەوا ناوی دۆڵ و شی و ئاو ڕووباری ئەو ناوچانەیە گڵە زەردە مەسەرەن تۆ تەماشاکەی لەکوێی کوردستانە ئەزانی ئەو ناوە ناوێکی کوردیە شیوە سوور لە لای دۆست خۆرماتووە ئەزانی ئەوە ناوێکی کوردیە کەواتە وشەی کوردی ناونیشان و ناسنامەی نەتەوەکەتە لەکوێ بوو ئەو بیگرە ئەڵێ ئەوە کوردیە باشە تۆ بۆ ئیشی بەناکەی دەوڵەت پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەبێت دەست بەکار بێ و ئەبێ هەنگاوی زۆر بیۆرانە بنێ لەم ڕۆوەوە ئێمە هەتا ئێستا دائیرەیەک فەرمانگەیەک شوێنێکی حکومی دەرچوویەکی زمانی کوردی لێنەیە بۆ ئەوەی نووسراوەکان یەک بخە آخر باشە کە ئەمەوانە بێ من چی ئەتوانم ڕێگە لە سۆشیال میدیا بگرم ئێستاکە هەریەکە شێوەزارەکەی خۆی بەکاردێنێ وای لێ هاتووە زمانە ستاندار ئەوەی کەوا هەوڵ ئەدرا ببێتە زمانی ستاندار ئەوە خەریکەوە لە ناو دەچێت ناوچەگەری باڵی کێشاوە بەسەر شتەکانە واتە زمان هەر بۆ خۆی نەنگیەکی تایە ئێمە کێشەکەمان بەتەنیا کێشەی زمانی میدیانە بەڵکو ئەم کێشەی خۆی هەر ڕیشە کێشە لە نێو زمانی کوردیە شێوەزار دوو لایەنە وەکو چقۆیەک وایە دوو دەمی هەبێ لایەکی ئەبرێ زەرمەندە لایەکی بۆشتی باش بەکاری دێنی تۆ ئەگەر زاراوەکان بۆ دەوڵەمەکردنی شێوەزارەکان بۆ دەوڵەمەکردنی زمانەکەت بەکاربێنی واللهی ئەوەندە باشە چەند شێوازەنیە بەڵام لای ئێمە شێوەزارەکان خەریکە دابڕان ئەکەوێتە ناوێنەوە و هەریەکە بەرەوە ئەوە دەڕوا بڵێ زمانی خۆم ئەنی ئێستا فڵان لێ پرسیاڵێ من زمانم کەرکووکیە وڵێ من زمانم سلێمانەیە وڵێ من زمانم هەورامەیە ئەوڵێ من زمانم بە ئەمانە زمانین ئەمە شێوەزاری زمانی کوردیە ڕاستە. دکتۆرە شیلان ئێمە ئاشکرایە کە زمانی ستانداردمان نییە و هەروەها زمانی میدیاشمان نییە زمانێکی بەو مەفهومە فراوانەی بەو واتە فراوانەی زمانێک کە گشتگیر بێ بەسەر هەموو دامەزراوە میدیاییەکانەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا. کاتی ئەوە نەهاتووە کە کار بکرێ بۆ ئەوەی کە زمانی ڕاگەیاندن بکرێتە زمانی خوێندن لە ناوەندە ئەکادیمیەکان و هەروەها لە ناوەندە فێرگەکان یاخود با بڵین لە قوتابخانەکاندا چونکە میدیا کاریگەریەکەی هیچ کەمتر نییە لە کاریگەری تەواوی دامەزراوەکانی دیکە و تەواوی پسپۆڕەکانی دیکە و بگرە زۆر زیاترە چونکە دەزانین میدیا ئێستا بەڕاستی بۆتە پێداویستیەکی ڕۆژانە هەموو ئامرازە جۆرا و جۆرەکانی کە کەم تا زۆر هەموو تاکەکانی کۆمەلگا بەریەکەوتنیان هەیە لەگەڵیدا بۆ کارتان لەسەر ئەمە نەکردووە تاوەکو ئێستا. بڵێ
سەبارەت بە ئەوەی کە ئێمە زمانی ستانداردمان نییە ئەمە هەڵەیەکی زانستی و نەتەوەیە کرێباداخەوە ئێمە لە ڕووی نەتەوەی و کارگێڕی و یاسایی و دەستوری و زانستیەوە زمانی ستانداردمان هەیە بەڵام ئەوە دەسەڵاتی سیاسی ئەوە ناوچەگەرێتی ئەوە تێنەگەیشتمان لە ئەرک و بەها و نرخی زمانە وای کردووە کە خۆمان کەوتونێتە وێزەی زمانەکە و زمانەکەمان کردووە بە دوو کەرتەوە وابەرەوە ئەوەشە چێ بکەین بە چەند کەرتێکی ترەوە بەداخەوە بۆیە ئەمە هەڵەیەک کە دووبارە ئەکرێتەوە کە سیاسەکانمان نەزانانە ئاڵێن زمانی ستانداردمانە بەڵام ئێمە لە ڕووی زانستی و دەستوری و کارگێڕۆی زمانی ستانداردمان هەیە ئەوەش کە ئەوە ئەسەلمێنن سەرۆکی هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەتی هەرێمەکە ئێمازین بە زمانی ستاندارد قسەکە لە دەستوری عێراقا زمانی ستانداردی کوردی دەستنیشان کراوە لە ساڵی بەیاننامە 11 ئازار 1970 زمانی ستانداردی کوردی دیاریکراوە شێ مەحموود نەمر زمانی ستانداردی کوردی کردو بە زمان حاڵی مەملەکەتەکەی بۆی ئەمە هەڵەیەکە نابێت دووبارێکی بەڵام دکتۆرە شیلان زیاتر عفۆن دکتۆرە شیلان ببورێتخوا پێشەوەی بینە سەر زمانی ڕاگەیاندن کاتێککە ئەڵێن ئێمە زمانی ستانداردمان نییە لە ڕووی بەکارهێنانەوە زیاتر مەبەستمە نەک لە ڕووی خودی زمانەکەەوە ڕەنگە دەیان دەقی یاساییشمان هەبێ بەڵام بەکار نەهێنرێ کەواتە هیچ سوودی نییە خودی زمانەکەش لێرە ئەمانوێ زیاتر هەڵوەستەی لەسەر بکەین بەڵێ ئێمە زمانی ستاندارد لە ڕووی بەکارهێنانەوە نیمانە تاوەکو ئێستا کە تەواو گشتگیر بێ لە هەرێمی کوردستانە فەرموو ئێمە زمانێکی ستانداردمان هەیە بەڵام جێبەجێکردنی لە بواری کردنە بەو یەکگرتوێنێ کابێ بە پێی پێوەرەکانی زمانی ستاندارد دروستە سەبارەت بە زمانی ڕاگەیاندن وەک جۆرێکی زمانەکان زمانی ئێمە لە بنەڕەتەوە لە بەرنامەی خوێندنە ئەبێ هەموو تاکێک فێر کرێت کە زمانی ئاخاوتن جیاوازە لە زمانی نووسین بەگشتی زمانی نووسینیش چەند جۆرێکی هەیە و زمانی ئەدەبی زانستی ڕاگەیاندن جۆرێکە لەوانە بەڵێ ئێمە کێشەکەمان لەوایە کە تا ئێستا نەمانتوانیوە چۆن ئەمە بخێن ناو بەرنامەکانی خوێندنمانەوە چۆن زمانی ئاخاوتنەکانمان ئەگۆڕین بۆ زمانی نووسین چونکە ئێمە ڕاستە سروشتی هەموو زمانێک لە ئەبێ لە شێوەزار پێکهات بێ هیچ زمانێک نییە لە دنیاە لە 1600 پێک نەهات بێ بەڵام چۆنێتی مامەڵەکردنی شێوەزارەکان لەگەڵ زمانەکە و زمانەکە لەگەڵ شێوەزارەکە ئەوەیە کە ئەبێتە ئەوەی کە چۆن ئێمە شێوەزارەکان ببنە هاندەرێک بۆ پتەوکردی زمانە ستاندارەکە نەک ببنە کێبڕکێکەر لەگەڵ زمانە ستانداردەکە کە بەداخەوە لەلای ئێمە بەهۆی ئەو عقلێتی ناوچەگەرێتی و حزبایەتی و سیاسیەوە وامان لێ کردووە زمانەکان کێبڕکێک شێوەزارەکان کێبڕکێکن لەگەڵ زمانی ستانداردا لەگەڵەوەی ببنە هاندەر و گەشە پێدەری زمانەکە لەم ڕوانگەی ئەمە وای کردووە کە زمانی ڕاگەیاندن یاخود زمانی گشتی زمانی نووسینمان بە گشتی بەڕاستی زمانێکی چی بێ زمانێکی لاواز بێن نەمانتوانیوە زمانە ئاخاوتنەکانمان بە پێی بنەماکانی زمانی نووسین بگۆڕینەوە چونکە ئێمە ناکرێت زمانی ئاخاوتر من چۆن قسەکەم لە هەر شێوەزارێکا بۆ بینوسم زمانی نووسین ئەو زمانەیە کە ئەمێنێتەوە ئەو زمانەیە کە ئەبێتە دۆکۆمنت کە دنیابینی و ئاوەزمەندی و تێفکرانی منی بۆ نەوەکانی داهاتوومان تۆ چۆن باز لە مێژووی زمانێکەکەی بەهۆی ئەو ئەرشیفە نووسراوی کە هەیەی بڵێ هەڵبەتەوەیە دکتۆرە شیلان هەر خۆی ئەمەیە کێشەکەی ناو سۆشیال میدیا کە زمانی ئاخاوتن و زمانی نووسین تێکەڵاو بووە و زمانێکی بازاڕی لەدایک بۆ لە نێو سۆشیال میدیادا کە ئەم زمانە بازاریە زۆر دەرهاویشتەی خراپی هەیە لە دەرەنجامدا زۆر لە پسپۆران دەڵێن ئەمە زمانێکی زبرە یاخود زمانی قسە و قسەڵۆک یاخود زمانی ناوزڕاندن ئەمە بەچی چارەسەرەکرێ لە ناو سۆشیال میدیا ئەم زمانە زبرە چۆن بتوانین زمانێکی لۆژیک بکەینە جێگرەوە بۆ ئەم زمانە زبرە یەکەمین شت بەڕاستی ئەکەوێتەوە سەر چۆنێتی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ پەروەردەکردن و پێگەیاندنی تاقەکانمان بۆ کۆمەلگا ئێمە خۆمان ئەو تاکانی کە پەروەردەی ئەەکەین بریتە لە بەرهەمی ئەوەی کە ئێمە پێمان داون وەکو وترێت تۆ چی بچێنی ئەوە ئەدوریتەوە دیارە ئێمە لە پرۆسەی پەروەردە و پێگەیاندنمانە نەمانتوانیوە لە ئاستی پەروەردەکردنی تاقەکانمان بین بە پێی ئاسی سەردەمیانە چونکە ئێمە کۆمەڵێک بنەمامان هەیە وەکو ئەوترێ هەموو مرۆڤێک کە لە دایکە بێ مرۆڤە بەڵام مەرج نییە ئێمە هەمومان بنەماکانی مرۆڤبوونمان تیابێت ئەوە پرۆسەی پەروەردە و فێرکردنە لە هەموو نەتەوەیەکە کە بەها مرۆڤبوونەکان بە مرۆڤەکان ئەبەخشێت ئێمە کاتێک کە لەم ڕەوتی بەهایانە دەرئەچین ئەوە ئەگەڕێتەوە بۆ خاڵیەکەمان بۆ
پەروەردەکەمان چکێ بمانێت و نەمانەوێت زمانمان بریتە لە زمان حاڵی کەسێتی ئێمە کەسێتی ئێمەش بریتە لە ئەو خاڵانەی کە بنیاتی ئێمەی لێکەوتوتەوە لە چاندنی بەهاکان پێدانی زانیاریەکان لەگەڵ ئەو پرۆسی پەروەردە و فێرکردنی کە ئەبێ بە ئەنجام بگەێنرێت. بەڵێ دکتۆر مستەفا دکتۆرە شیلان ئاماژەی بەوە کرد بەشێکی ئەم پاشاگەردانیەی ئەم زمانە زبر و بازاڕیەی کە هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆشیاری بەرپرسیارەتی لە نێوان تاکەکاندا نییە. لە پاڵ ئەمەدا ئێمە کۆمەڵێک زاراوەی فۆلکلۆر و زاراوەی پەتی جوانمان هەیە. من زۆر جار لە نووسینەکانمان لە پرۆگرامەکانمان سوود لە هەکبەی جەنابەت وەرەگرم لێتە پرسم ئەم وشەیە واتاکەی چییە بۆ ئەوەی کە پاشخانێکی ڕۆشنبیریم هەبێت سەبارەت بەم وشەیە. بۆچی ئێستا ئەم هۆشیاریە لە لای گەنجەکانمان نییە؟ بۆچی ئەم هەموو زاراوە جوانەی نێو فەرهەنگی زمانەوانی کوردی لە ئێستادا مردوون بەکارهێنەرانیان زۆر زۆر لە ئاستێکی نزمدایە لە نێو سۆشیال میدیا؟ ئەگەر چی ڕاستە زمان لە ناو سۆشیال میدیادا بەهۆی ئەوەی هەموو سنوورە جوگرافیەکان تێکشکێنراوە بۆیە زۆر ئاساییەتەوە وشەی بیانیش تێکەڵی نووسینەکانی خۆت یاخۆت ئاخاوتنەکانی خۆت بکەیت، بەڵام لە پاڵیشیاندا گرنگە کە گرنگی بەم زاراوە پەتیە کوردەواریانە بدەی کە لە ئێستادا ڕۆشنبیریەتی یاخود با بڵین فەرهەنگی زمانەوانی لای گەنجان زۆر زۆر خاڵیە لەم زاراوانە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە نەوەی ئێستا بێئاگایە لە زمانەکەی خۆی. بەڵێ تەنانەت ئاراستەکردنی پەروەردەیی ماڵەوە بەرەو ئەوە دەچێتەوە زیاتر بایەغ بە زمانی بیانی بدەن. بەڵێ بۆ نمونە ئێستا کە خەڵکێکی زۆر هەڵدەدا مناڵەکانی بنێرێتە قوتابخانە ئینگلیزی بۆ لەبەرەوەی ئەو بیر لە هین پاشە ڕۆژی کاتەوە کە با بڵین هەلی کار بدۆزێتەوە لە ڕێگەی ئەو زمانەوە. ئەنی تۆ پێم سەیرە لە ناو وڵاتێکدا لە ناو هەرێمێکدا حکومەتێکی کوردی دڵسۆز بەڕێوەی دەبا، بەڵام نەوەی ئێستای متمانەی بە زمانی دەسەڵاتەکەی نەبێ و بڕوای بە زمانی نەتەوەکەی و بە ئینتیمای خۆشی نەبێ بە ئەو زمانە بچێ هەوڵ بدا لە ڕێگەی زمانێکی ترەوە هەلی کار بدۆزێتەوە یان سەرکەوتوتر بێ لە ژیانی داهاتوویە. ئەمە خاڵی گرنگە. خاڵی گرنگێکی تر ئەوەیە کە لە بواری پەروەردەدا ئەوانەی کەوا پرۆگرامەکانیان داناوە بەڕاستی بە کوردی پێڵێن شلە شاری، ئێمە پێڵێن ئەوانە شلە شارین، ینی ئاگایان لە دەرەوەی شار نییە چی ئەگوزارێت چی ئەبێ. بۆیە لە ڕووی فەرهەنگی زمانەوە ئەوانەی کەوا پرۆگرامەکانیان داناوە بەشێکی زۆریان کۆڵەوار بوونە لەو ڕۆوە، ینی توانایان نەبووە، ینی زۆر دەسەواژە و وشە هەیە ئێستاکە ئەوانە ئەگەر تاقیکردنەوەیان لێ بکە هیچیان دەرناچن، ئاگایان لێ نییە. لە ڕاستیشدا خۆ سەری مرۆڤ هەموو وشەکانی زمانەکەی خۆی تاجێ نابێتەوە، چونکە بە سەدان وشە هەیە لە فەرهەنگەکانە لای عەرەبیش لە عەرەبێک پرسەوە تاکەی چیە ڕەنگە نەیزانێ. هەندێک وشە بەرەو مردن دەچێت، هەندێک وشە ئەوەیە کەوا بەکار نایە وردە بەڵام ئەو وشانە لە ناو فەرهەنگا زیندون کاتێ زیندون کە خەیتە کار. ئێمە ئەو وشانەمان نەخستۆتە کار و فەرهەنگێکی یەگرتومان نییە کەوا بتوانین ئێمە لە ڕێگەی ئەوەوە بە دوای وشکا بە ئیسەیەکێکی ئینگلیز زۆر ئاساییە واتای وشەیەک نادۆزێتەوە، یەکسەر ئەچێ لە قاموسەکەی دەری دێنێ و ئەیدۆزێتەوە واتاکەی ئەوەیە، بەڵام ئێمە ئەوشمان نتوانیوە بکەین یەگرتوو بێ، ینی با بڵین لە شێوەزارێکە بەکاردێ منیش بتوانم بیدۆزمەوە و لە بواری بەکاری بێنم بخەمە بواری بەکارهێنانەوە. بۆیە ئێستا ئەوەی کە لە سلێمانیە هەر شێوەزارەکەی با بڵین کرمانجی خواروو بەکاردێنێ ئەوەی لە بادینانە منتقی دهۆک و ئەولایە هەر کرمانجی سەرو بەکاردێنێ، ئەوەی لە هەڵەبجەیە هەر هەورامێکە بەکاردێنێ، ئەوەی لە منتقی خانەقینە هەر خانەقینێک لاجەی لۆڕ بەکاردێنێ، ئەوش لاجەی گۆران بەکاردێنێ. ئەم شێوەیە بەڕاستی کارێکی ئاسان نییە. ئەمە وەکو ئەوە وایە تۆ بیر لەوە بکەیتەوە بڵێ من ئەتوانم بە کونفەیەکونێک هەر چوار پارچەی کوردستان لێک بدەم. ئەم شێوەزارانە ئەبێ بە شێوەیەکی زانستیانە بە پرۆژە زۆر جار بەڵێ دکتۆر مستەفا زۆر جار پارچەکانی کوردستانیش ینی بەغەڵەتی ئەخوێندرێتەوە. بەڵێ باشووری کوردستانی باشوورەکرێ بە باشووری کوردستان هەمووی بێ ئاگایە هەمووی بێ ئاگایلەوە جگەلەوە.
ئێمە تەنانەت ئەو وشانە بەکاردێنین بەڵام ئەوەی کە دەشی خوێنێتەوە لەبەر ئەوەی کە خۆی نازانێت چۆن ئەخوێنێتەوە یعنی ئەو وشانە چۆن گۆ دەکا بۆیە واتاکانیش دەگۆڕێ یان سیرەکەی هەستی خۆی ئەخاتە ئیزافا کاتە سەر ئەو داقەی کە ئەی خوێنێتەوە ئەوەکی تر وازانێ ئەوە بڕیاری جەنگیدا مەسەرن خبرێکی ئەڵێ بەپەلە دوای سیرەکە هین هەفتەیەکی پێش ئێستا با بەپەلەی چی یعنی ئێمە یان دەڵێ هەرێم لە مەترسیدایە قەبارەی هەرێم کەوتە مەترسیەوە موشک بارانێکی تروا بەڕێوە یعنی تۆ ئەمانە ئەم وشانە کە بەکاردێنی ئەم دەستەواژانە بەکاردێنی تۆ سۆزی لایەنێکی خۆت خستووەتە سەری دنیایەکی پێ تۆقێنی ئەنجام ببەستم چییە تۆ لە دەستەواژەیەکەوە بیگرە وەرە بۆ دەقێکی ئەدەبی بۆ دەقێکی زانستی وەرە بۆ فەرمانێکی وزاری بۆ یان لە دەستگایەک ئەمانە هەمووی بەو شێوەیە نووسراوەتەوە بۆ شێوەش دەخوێنرێتەوە هەمووی خەڵەت و پەڵەتەوە و ینی بەڕاستی ئینسان گریانی دێ بۆ مەسا ئەگەر حکوومەتی هەرێم خەم لە زمانەکەی نەخوا تۆ چاوەڕێی بەغاکەی یا چاوەڕێی وڵاتێکی ترە دێ خەم لە زمانەکەت بخوا ناکری ئەمە بەڕاستی کاتی هاتووە ئەبێ ئەم هەموو دەرچوی زمانی کوردیە هەیە ئەسوڕێتەوە کاکە هەرێکەکەی دانەیەک دانێم لە فەرمانگەیەکە بۆ ئەوەی نووسراوەکان یەک بخرێ بۆ ئەوەی شیلانیش ئاماژەی بەوە کردوتی ئێمە لە هەر دامەزراوەیەکی حکومیدا پێویستمان بەوەیە ڕاوێژکارێکی زمانەوانی پێویستمان وەکووتی لە شارەوانی پێویستمان بەوە هەیە ئەبێ ئەو تابلوانە بگۆڕێ ئەبێ ناوی ئەم گەڕەکانە بگۆڕێ کاکە ئێستا جگەلەوە تۆ واز لەوە بێنە گەڕک هەیە ینی شارەوانی تازە دروستی دەکات ناوێکی لی ناوە پێت شەرمە بڵێ من خەڵکی ئەو گەڕەکەم ئەخر چۆن وە ئەبێ ئێمە چێتە ناو کللتوری شارەکەتەوە ئەمە چێتە ناو با بڵێن هەندەسەی شارەکەتەوە لە داهاتوودا یعنی ئەمانە کەس بیری لێ ناکاتەوە کلکە مشکی یعنی چی کلکە گەڕێکی کلکە مشک یان گەڕێکی فلان یانەکو ئەم شتانە خۆقەی ناکە ئەو شەیەکی کوردیە بەڵام ئێمە دەبێت ئەمانە ئاگادار بین لە هەموو شتێک یعنی ئێستا دکتۆر مستەفا گەڕەکمان هەیە ناوی کلکە مشکە نەک هەر لێرە لە سلێمانی هەیە لە کەرکک هەیە لە دوهۆک هەیە لە هەمە ناویوە هەیە پیا شەرمەکەی بڵێ مە خەڵکی ئەو گەڕەکەم خۆوانە ئینسانی چاکەن ئینسانی محتەرەمەن گەڕەکەکە ئەوێ بەڵام ئەکرێ ناوێکی جوانی لێ بنێ بۆچی یعنی تۆ بڵێ ماڵم لە فلان شوێنە وەکو قۆریەکەی کەرکک گوتی من لای کلکی قۆریەکەم یا لای دەمی قۆریەکەەوە ناوی قۆریەکەیە مەسەرەن ئەمە چۆن وایە ئەم خەمساردیە مەبەستم ئەوەیە هەموو جمگەکانی دەوڵەت بەرپرسن لەوەی کەوا بەشداری دەکەن ئەم زمانە تێک بشکێنن و ئەتوانن بەشدار بن لەوەی بینای ئەم زمانە بکەن بەرەو ئاراستەیەکی باشتر بۆ بتوانین ئەم شەنوکەوێکی بۆ بکەین و بتوانیشتی باش زۆر باشە دکتۆر مستەفا ئەوەش لەسەر ئێمە بێ ئەمە خزمەتکاری میلەتەکە ئەوەی پێمان بکرێت گومان ناکرێت لە دڵسۆزی بەڕێستان جەنابەت و دکتۆرە شیلانیش کە دوو پسپۆڕن بەڕاستی بە دڵسۆزیەوە هەمیشە هەنگاوی جددیتان لەم بارەیەوە ناوە دکتۆرە شیلان هەر لە ناو ئەم پەرش و بڵاویەی زمانی کوردیا ئەمێنینەوە بەڵام ئەم جارە ئەچینەوە ناو سۆشیال میدیا ڕەنووسەکەی ئێستا پێوترێ ڕەنووسی لاتینی کە هەر کەسە بە ئارەزوی خۆی بەکاری ئەهێنێ حەز ناکەن ئەمەش جۆرێکی تری لەم پەرش و بڵاویە دروست کردووە لە کاتێکە ئێمە ئەلفوبەی عەرەبیمان هەیە بە هەردوو شێوەزاری بادینی و سۆرانی ئەمەیان وەکو پێویست فەرامۆش کراوە و کاری جددی یاخود بەکارهێنەران زیاتر پشت ئەستورن بە ڕەنووسە لاتینیەکە ئەمەش جۆرێکی تر نییە لە پەرش و بڵاوی زمانی میدیا لە نێو سۆشیال میدیادا بەڵێ یەکێک لەو کێشانەی کە سۆشیال میدیا و ڕاگەیاندەکان بەگشتی هێناوێتی ئاریاوە جگە لە خودی زمانەکە خودی ڕێنووسەکەیەتی کە نازانم بە پێی چ بنەمایەک تەنها لە دەستگا ڕاگەیاندەکانیشە بە ڕێنووسی لاتینی ئەنووسن کە ئەمە پێچەوانەی بنەما زانستیەکانی زانستی زمانە پێیوەست بە زمانی ستانداری هەر نەتەوەیەکەوە جگە لە خودی ڕێنووسەکەش کێشێکی ترمان هەیە لە ڕێنووسی لاتینەکە لەناو خودی ڕێنووسەکەشە کە بە زمانی ئارامی یا خودێسەکە پێڵەن عەرەبی لەناو ئەوەش ها کێشەمان هەیە بۆ نمونە لە جاتی بنووسێ سوپاس ئەنووسێ سپ لە جاتی بۆ نمونە بنووسێ کورتەنامە ئەنووسێ SMS ینی مشکلەکەمان لەوایە هاتوین ئەو ڕێنووسەش کە هەیە ئەوەشمان شێواندووە کە ئەمە خۆی بۆ خۆی ئەمانە کە بمێنێتەوە بۆ ئایندەی زمانەکەمانەوە بۆ ئایندەی نەوەکەمان بەڕاستی کێشێکی زۆر زۆر گەورە ئەنێتەوە بۆیە بەڕاستی ئەبێ بە هەنووکەی ئێمە هەوڵی چارەسەری ئەم پرسان بین کە نەبێتە پرسێک کە دواتر ئێمە نەتوانین بەری لێ بگرین چونکە ئەوەی کە کێشە دروستکات
لە ڕێنووسەکەەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێزمانەکەمان تێک بە لە کە ڕێزمانەکەش تێکدرا بناغی سەرەکیمانەوەی هەموو زمانێک بریتە لە ڕێزمان و ئاسی دەنگەکەی ئەگەر هاتو ئەو دوولایانەی هەر زمانێک تێکشکێنران یاخود شێوێنران بەدڵنیاییەوە ئەو زمانە بەرەو شێواندن و بەرەو تێکشاندن ئەچێت بۆیە لایەنێکی نەرێنی زۆر کارا و گرنگ کە سۆشیال میدیا هەیەی لەسەر زمانەکەمان بریتە لە تێکدانی ڕێنووسەکەی هەم بەکارهێنانی ڕێنووسی لاتینی لە جاتی ڕێنووسی ئارامی و عەرەبی هەم تێکشکاندنی خودی ڕێنووسە عەرەبی و ئارامیەکەش کە ئێمە بەڕاستی ئەو ڕێنووسەمان نییە لە بەپێی ڕێزمانی ستانداردی زمانی کوردی ئەبێت ئێمە لەو لایەنەوە هەنووکەی مامەڵی لەگەڵا بکەین و هەوڵی چارەسەرکردنی بین. بەڵێ دەستخۆش دکتۆر مستەفا بەڕاستی زۆر شتماوە کە باسی بکەین بەڵام هەڵبەتە کاتی پرۆگرامەکەمان هەر ئەوەندەمان بۆ دیاری کراوە دەپرسم لە جەنابەت زمان ئەو کێشانەی کە جەنابەت باست کرد و هەروەها حەزەکەم ئاماژە بە شتێکی بچووک بم پێشەوەی پرسیارەکەت لێ بکەم لە زمانی عەرەبیشە باوەڕتان هەبێت دکتۆرە شیلان و دکتۆرە مستەفا هەمان گرفت هەیە من لە راپۆرتێکی BBC خوێنمەوە ئەوانیش بە هەمان شێوە خەریکە گەنجانیان ئاڵوودەی وشەگەلێکە بن کە لە زمانی بیانیەوە هێناویانەتە نێو زمانی عەرەبی و خەریکە زمانی عەرەبی تا ڕادەیەک لە نێو سۆشیال میدیا ڕەسەنایەتی خۆی لەدەسەدا لەم ڕوانگەیەوە دەپرسم زمان ئامرازە یاخود ئامانجە تا چ ڕادەیەک پێویستی بە ڕۆشنبیریەت هەیە بۆ بەکارهێنان ئەو کێشەی کەوا لە زمانی عەرەبیە هەیە گەلێ گەورەترەوەکو لە زمانی کوردیە ئەوانەی کە ئاگایان لە زمان بێ بۆ نمونە سەر و بۆر و ژێر و ئەوانە کە پێڵێ فەتحە و زەمە و کەسرە ئەوانە ینی فۆنی من فۆنیمە ینی فۆرمی دەنگیەکن کە دەبێ بەکار بهێنرێ ینی کە ئێستاکە هەموو ڕۆژنامە و گۆڤارەکانی کە بە عەرەبی دەرەچێ هەمووی لاداوە بەکاری نایەنێ بۆیە خوێنەر بە کەیفی خۆی خوێنێتەوە و سەرکردەی بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی کە قسە دەکەن ئەسڵەن عەرەبی نازانن بەڕاستی ینی نە فەتحەیان هەیە نە زەمەیان هەیە نە کەسریان هەیە یعنی ئاگایان لە زمانەکە نییە بۆیە ئەوانەی خۆمان ڕەنگە گەلێ باشتر بن لەوانەی ئەوان زمانی کوردی هەم ئامانجا هەم ئامرازە ئەمرازە کاتێک تۆ بەکاری دێنی بۆەوەی بیری خۆت و هەستی خۆت بگوازیتەوە ئامانجە وەختێک ئەبێ بە ناسنامێنێتەوەیە بەڵێ پێویستمان بە ڕۆشنبیریەت هەیە بۆ ئەمە بەبێ ڕۆشنبیرێت ناکرێت بەبێ ڕۆشنبیری ناکرێت نەخێت بەڵام باش شتێکیش پێ بڵێم من پێم سەیرە خەڵکانێک هەیە خوێنەوارن بڕوانامی باشیان هەیە بەڵام کاتێ دێتە سەر تەلەڤیزیۆن وەرە زمانێکی زبر ئەو تۆ بەکار دێنێ ڕەنگە کەسێکی لادەیی ئەو بەکار نایێنێ خەڵکی گوندە لە حیاتی ئەگەر بێتە سەر ئەو تەلەڤیزیۆنە ئەو زمانە بەکار نایێنێ ئەوەی خوێنەوار خۆی دەکرێت ئینسانی ژیرەکەی بۆ خراپە بکاری بەکاربێنێ ینی زۆر ژیرە زۆر زیرەکە بەڵام ئەسێ کاری خراپی پێدەکا بە پلان دزی دەکا بە پلان خەڵک دەکوژێ بە پلان خەڵک تووشی کێشە دەکا بەڵام لەوانەیە کابرایانە خوێنەوەرە ئەم پلانە نازانێ نایکا بەڵام ئەویان لەوەیان لە حاڵتە باشترە بۆیە ژیری و ڕۆشنبیری ئەبێ بۆ ئامانجی باش بێ نەک بەکاربهێنرێ بۆ خراپەکاری بەداخە ئەوانەی زمانی زبرە لە کەناڵەکان و لە کەناڵە لە پەیجەکان لە میدیا ئەوانە بەشی زۆریان خوێنەوارن و بەشی زۆریان خۆیان بە ڕۆشنبیر دەزانن بەڵام بۆ کارێکی خراپ بەکاری دێنین چونکە بیریان خراپە بەڵێ سپاس دەکەین بەڕاستی سپاسی هەموو ئەو سەرنج و تێبینی و ئەو هەک بە زانیاریە دەوڵەمەنەتەکەین بە هەمان شێوە دکتۆرە شیلان عومەر پرۆفیسۆر و پسپۆر لە بواری زمان لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمان بوو لە ستۆدیۆ کوردستان 24 لە سلێمانی و سپاسی ئامادەبوونە دەکەین دکتۆرە سپاسی ئەو هەک بە بەڕێزەی جەنابی شت دەکەین کە سوودمەند بوون لی زۆر سپاسانەکەین بەڵێ بیسەرانمان بینەرانمان بەڕاستی زمانی کوردی زمانێکە هاوشێوەی زمانە نێودەوڵەتیەکان کە پێویستە ئێمە بزانین لە بە چ شێوازێک ئێمە ئاخاوتنی پێ ئەەکەین و پێی ئەنووسین زۆر جار ئێمە هەمومان بەکارهێنەری ئامێرە زیرەکەکانین بەکارهێنەری پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاین کاتێک کە دەمانەوێت ڕەخنە بگرین دەبێ بزانین کە ڕەخنە و زمانی زەبردوشتی لە یەکتری جیاوازن پێویستی بە ڕۆشنبیری بەکارهێنان هەیە هەر ئاسوودە بن و خواتان لەگەڵ.